ئەوەیە ئەم ئامێرێکی کۆنی کوردە مۆری کوردی پێوە با هەموو کوردێک با هەموو یارسانیە ئەوانەشی کە فێری ئەم ئامێرە نەبوون با بێن ئەم ئامێرە بژەن ئەم ئامێرێکی ڕۆحیە ڕۆحمان پێی پەروەردە بێ بەڕاستی جەستە پێویستی بە ئامێرەکە هیوری کاتەوە ئەمیش یەکێکە لەو ئامێرانەی هەر وەکو ئامێرەکان تر هیچ فەرقێکی نیە لەگەڵ ئامێرەکانی ترە بابین فێریم ئامێرە بوون چکە بەڕاستی گەنجەکان پەروەردە ئەکا هەم لە ڕۆی ئاینەکە فێری پەروەردەیەکی جوان و دروستیانەکە و بابێن فێریم ئامێرە بوون ئامێرێکی یارسانی تایبەتە بە کاتێکەکە. پێمان باش بوو لە دەرەوەی ئەو چالاکیانەی کە لە بواری ئەدەب و مێژوو و هەروەها ژینگە و زۆر بابەتی تری ناو کولتورا کە دەستمان بۆ بردوون بۆ ئەم جاریان گرنگی ببین بە پرسی مۆزیک و لە ناویدا مۆزیکی یارسانەکان و لە ناوەشدا بە تایبەتی تەمبورژەنی وەک دیارە و لای خۆتان ڕۆشنە ئەمڕۆ گروپێکی تایبەت بە ناوی گروپی تەمبورژەنانی هاواری شنەروێ کە پێگاتون لە 20 بۆ 25 کەس لە هەڵەبجەی شەهیدەوە تەشریفیان هێناوە ئێمە لە خزمەتیان بۆ پێشکەشکردنی کۆنسەرتێکی ڕەسەنی کوردەواری مۆزیکی تەمبور و هەروەها سەر لە نوێ ئاشکناکردنەوەی بە نەوەی نوێ وەک گەزان لەم دۆخەیە جۆرێک لە پشتگوێخستنی کولتوری ڕەسەن و لە ناویدا مۆزیکی ڕەسەن هەیە.